تارکۆفسکی کە پۆیەتیک ریالیزمی شاعیریە بەڵام جیاواز لەوەی ڕینۆر یاخود هەندێک گەڵێن زاتیەتی شعریە تارکۆفسکی لای تارکۆفسکی وەک بێرگمان خەون ئیشی زۆر لەسەرکرێ یادەوەری ئیشی زۆر لەسەرکرێت کە ئەمانە کۆمەڵێک چەم کرد بەداخەوە فریا ناکەوین باسی بکەم کە چۆن ئیشیان لەسەر کردووە بۆ هیوایی دەرفەتیشتر هەبێ ژنا هەر یەک لەم چەمکانە بەوردی لە ڕووی فەلسەفی و فکریەوە لە ناو فیلمەکانیانە ئیشیان لەسەر کردووە وەکوتم خەون یادەوەری شعر ئیشی لەسەر کراوە بەڵام هەموو ئەم دەرهێنەرانە بە ستایلێک مشتەرەکن کە پیاوێکی گەورەی وەکو پۆڵ شرەیدەر ناوێنێت ترانسندنتال ستایل ترانسندنتال ستایل یەکەم جار پیاوێک کە لەسەری نووسی کە نزیکەی وا بۆ 50 ساڵ لەمەوە پێشەچێ بە ناوی پۆڵ شرەیدەرەوە کە ستایلێکە کۆمەڵێک سیفاتی زۆر سەرنجڕاکێشی هەیە زۆر سەرنجڕاکێش ئەڵێ لە ڕۆحی گفتوگۆکانی ئادۆرنەوە ئەم سیفاتانە هاتووە ئەڵێ بۆ ئەوە هاتووە چینەمایەک دروستکە پێچەوانەی سینەمای سادەی هۆلیۆت پێچەوای ئەو سینەمایی کە جێلمانەکە سینەمایە دروستکە بیرمان پێ بکاتەوە و بمان خاتە سەر گومان بمان خاتە سەر ڕەخنا بمان خاتە سەر تێڕامان وێ ئەمانە هاتن ئەم ستایلەیان کردە شاڕی خۆیان و ئەو سینەمای هونەری لێکەوتەوە کە ئەمڕۆ بەشێکی زۆری ئەوروپا ناسراوە بە سینەمای هونەری بێگومان سینەمای هونەری بەداخەوە سینەمای هونەری لە دنیاە وەکو سینەمای تیجاری هۆلیۆت پارەی زۆر پێیاناکە بۆکس ئۆفیس ناچێتە بۆکس ئۆفیسی زۆرەوە کە خەڵکی سادە بچێ سیری بکە و جایزەی ئۆسکار و ئەمانە نابە هەندیشان کانەبەن بە دڵنیاییەوە چونکە ئەوروپا خۆی تەقدیری ئەمە ئەزانێ لە کوێ هاتووە سینەمایەکە زۆربەی خەڵک حەزی لێ نییە چونکە خەڵک بۆ بە خۆراکی سادەگۆیی و سادەگەری سەرمایەداری و ئەو ئینتەرتەینمنتی کە باسم کرد کە هەیە زۆر بە کورتی ئاماژە بۆ کۆمەڵێ سیفات و خەسڵەتی ئەم سینەمایەکەم بەڵام پێش ئەوە ئەمێ ئاماژەیە بکەم بۆ گفتوگۆیەکی فەلسەفی کە ئەم دوو قۆناغی یاخود ئەم دوو تەیارەی سینەمای جیا کردەوە ئەوش لەلایەن جێل دۆڵۆزەوە بوو فەیلسوفی فەڕەنسی کە دوو کتێبی نووسی لەسەر سینەما یەکیان بە ناوی جوڵە وێنە هیچیان بە ناوی کاتە وێنە دۆڵۆز زۆر بە وریایی ئەم جیاکاریەمان بۆکە فیلمێک هەیە بە ناوی ئیمپرتۆدی ینی فیلمێکی نیوریالیزمی ئیتالیە یەک مەشهد هەیە لەم فیلمەیە دۆڵۆز ئەڵێ ئەم مەشهدە سەرەتای سەرهەڵدانی کاتەوێنە بوو پێش ئەم مەشهدە جوڵەوێنە هەبوو جوڵەوێنە و کاتەوێنە فەرقیان چییە بە دیدی دۆڵۆز ڕێگە ئەو فەرقەیە کە لە بینی سینەمای تیجاری و لە بینی سینەمای ڕاقی و سینەمای هونەریە هەیە دۆڵۆز ئەڵێ جوڵەوێنە بریتیە لە چی؟ بریتیە لە وێنەیەک کە تایە ئەکشن سەروەرە جوڵە سەروەرە واتە چۆن؟ من کاتێ لەم ژوورە ئەچما دەرەوە هەر دەرگاکەم داخست کامێرا یەکسەر کەتەکە و دوامەکەوێ بۆ ئەو دی ژوورەکە بزانێ من چیەکەم واتە جوڵەی من تایە سەروەرە جوڵەی کارەکتەر تایە سەروەرە بەردەوام بینەر بە دوای جوڵەوەیە بە دوای ئەوەوەیە شتێک ڕوودا و ڕووبە بە دوای جێڕانەوەی چیرۆکێکەوەیە بۆیە حورمەتی بۆ ئەو شتانەی تر نییە کە ڕۆیان لە ژوورەکەیە یعنی هەوڵەیە زیاتر ئاکشن ببینێ ئاکشن ئەها سەرنجی خۆمان ئەڵێ کاکەم فیلمە زۆر ناخۆشە بێت تاقەتێوی بە دیاریەوە زانی ئەسەر فیلمێکی ئاکشنی بۆ بکەیت سەر ئەو فیلماڵێ لەبەرەوەی دایمە جوڵەی تایە جوڵە وێنەیە ها ئەمە جوڵە وێنەیە ئەی کاتەوێنە چییە لای دۆڵۆز کاتەوێنە لای دۆڵۆز ئەڵێ ئەو فیلمەیە ئەو جۆرەیە لە فیلم کە کات تایە بێ بەسەروەر نەک جوڵە یعنی شرەیدەر بەم شێوەیە باسێکە کاتێ ئەکتەر کارەکتەرێک لەم ژوورە ئەچێتە دەرەوە کە دەرگاکە دائەخات ئێمە یەکسەر دوای ناکەوین بۆ دەرەوە بەڵکو ماوەیەک ئەمێنینەوە لەسەر دەرگاکە 3 سانیە 4 سانیە 5 سانیە 6 سانیە ئەمێنینەوە بۆ لەسەر دەرگا بۆی خەڵک بزانێ دەرگا چییە بۆی بیر لە دەرگا بکاتەوە بۆی بیری هەموو دەرگایانەی بکەوێتەوە کە بڕوویا داخراوە
بیری هەموو ئەو بەجێهێشتانەی بکوێتەوە کە بەجێهێڵراوە بۆ ساتێکی هێڵینەوە بدۆێنەوە وێنە حورمەتی هەیە لە کاتە وێنەیە کات سەروەرە تەئەمول بکە تێڕا بمێنە پەلەو نەبێت چی ڕۆیە لە دەرەوە لە ڕاستیە لە دەرەوە هیچ ڕوو نایە بۆیە ئەم کاتە وێنەیە تایە کات بوو بە سەروەر لە ئیمبرتۆ دیە یەک مەشهەد هەیە وەکوتم ژنێک گێت بۆ چێشتخانەیەک تەباخێک هەڵەکا کامێرە لەگەڵ یایەت کە ئەوەستێ لای تەباخەوە شخارتەیەک دەرێنێ ئەیارە دیوارەکە یەکەم جار داناگیرسێ تا دووەم جار داناگیرسێ ئەگەر بە تەواوەتی بیرم مابێ دوای چەند مەحاولەیەک ئەنجا داگیرسێ دوایی هێنە نزیکێکاتەوە لە غازەکە ئەکوژێتەوە شخارتەکە دواتر شخارتەیشتر دەرێنێ ئەم جارەشیان هەوڵای داگیرسێنێ و ئەهێنێتەوە نزیکێکاتەوە لە تەباخەکە ئەنجا داگیرسێ دڵۆز ئەڵێ لە ڕاستیە ئەمە هیچ نییە ینی ئاکشنێکی گرنگ نییە ئێمە کە سیرێکین لە ئیمبرتۆ دیە بەڵام ئەڵێ دیسیکا بۆی گرنگە بمان هێڵێتەوە بەدیاروێنەوە بۆی فێر بین بمێنینەوە بەدیاروێنەوە بۆی ڕانەکەین بۆ ئاکشنی ڕوت ئاکشنێک کە هیچ نییە و سادەمانەکاتەوە لە دوای ئەمەوە وەگوتم دوای مناقەشەی دۆڕۆزیشەوە ترانسندنتال کۆمەڵێک خەسڵەتی وەرگرت کە تۆ ئەمانە ئەم خەسڵانەی ئێستا بە کورتی باس یەکەم لە فیلمەکانی تارکۆفسکیایی بینی لە فیلمەکانی بێلاتارایی بینی لە فیلمەکانی بێرگمانایی بینی لە فیلمەکانی ئۆزۆیایی بینی لە بریسۆنایی بینیت کە ئەمانە ئەبێ بخوێندرێن لە ڕاستیە ئەبێ ئینسانی ئێمە فێری ئەوە بێ ئەم خەسڵەتانە تێبگات وابێ بەحسی زۆری لەسەر بکرێ گفتوگۆی زۆری لەسەر بکرێ بۆی سینەمای ئێمە بەرەو ئەو سادەگۆییە نەڕوا بەرەو ئەو جۆرە لە سینەمای تیجاری نەڕوا کە هیچ معریفەیەک و فکرێک و تێڕامانێک بەرهەم نایەنێ چون ئێمە پێویستمان بمانایە ئێمە لە ناو بێماناییە گەشتین بێرە چونکە نەمانتوانیەوە مانا بەرهەم بێنین ئێمە لە ڕووی ژیاریەوە بۆیە لێراین چونکە نەمانتوانیەوە مانا بەرهەم بینین نەمانتوانیەوە فکر بەرهەم بینین شتێکی سەرنجڕاکێشی ڕۆمانی داگیرکردنی تاریکی کاک بەختیار عەلیمێتەوە بیر لەسەر زمانی یەکی لە کارکتەرەکانیەوە ئەڵێ کە ئەو کاتە باز لە مەنعکردنی زمانی تورکیەکە لە تورکیا یعنی ئەو پیاوەی کام پرۆژەیەکە لە چلەکانە لەگەڵێکی شترا گفتوگۆکە ئەڵێ بابە ئەمانە هیچ نین بە ئێمەی کورد دەڵێ ئەمانە هیچیان نییە لە ڕاستیە تەنها زمانەکەیان هەیە زمانەکەیان لێ بسەنیتەوە تەواو هیچی تریان نامێنێت مانای کتێبمان نەبوو ئێمە بیرکردنەوەمان نەبووە فکرمان نەبووە ئەڵێ ئەمانەوەکو ئەرمەنەکان نین هەموو کریسیانی دنیا لە پشتیان بێ ئەمانەوەکو فارس نین خاوەنی مەولانا و سعدی و حافظ بن لە ڕاستیە هیچیان نییە بەبەستم لەوەیە ئێمە زۆر محتاجین بەمانە بۆیە ئێستا بە کورتی ئەچمە سەر خەسڵەتەکان و وەڵامی ئەو پرسیارە ئێمەوە کاتێ تۆ دانیشی بە دەرفیلمیشی هونەریەوە بە دیارفیلمیشی بێرگمانەوە بە دیارفیلمیشی تارکۆفسکیەوە بۆ بێتاقەتە بی وەڵام تێمەوە بۆ حەزت لینی بۆ زۆرینی خەڵک حەزی لینیە بەڕاست بۆ ئەوە بێزارکەران فیلمانە ئایا بە هەدەف وای لێکراوە یان هەر خۆی فیلمی خراپن لە ڕاستی ئێستا من ئەوە سەلمێنم کە ئەمانە بە ئامانج ئاوایشیان لەسەر کراوە چونکە لەو تێز و تێڕوانین و دیدە قوڵە فەلسەفیەوە هاتوو یەکێ لە خەسڵەتەکانی ترانسندنتال ستایل کە من لەم لێکۆڵینەوەیە ئیشم لەسەر کردووە ئەوەیە کردار تایە ئەبێ بە ناکردار واتە ئاکشن تایە ئەگۆڕێ بە ئیناکشن ئێمە دوای ئاکشن ناکەوین چونکە دوای ئاکشن بکەوین ناتوانین بیر بکەینەوە ناتوانین سەرنج بین ناتوانین تێڕابمێنین هەرە بێت چاومان بە دوای جوڵەوە بێت نەخێر ئەبێت کاتێک هەبێ بینەر تایە تەنها بیر بکاتەوە بە ئەدۆڕنۆ داوایە کرد و ئەم بیریارە فەیلسوفە سینەماکارانە بە ئەنقەس ئاوایشی لەسەر